دۆخەوە پرسیارە ڕاستی ئەحمەد عامری ئەندامی هاوپەیمانی بەرگری لە ئازادی و شرۆڤەکاری سیاسی دەکەم لە پارێزگای بابلەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عامری زۆر سپاس بۆ ئامادەبوونت. باشە عێراق وڵاتێکی زۆر دەوڵەمەندە، بۆچی دانیشتوانەکەی بەتایبەت لە باشوور هێندە هەژارن؟ سڵاوتان لێبێت. زۆر سپاس بۆ میوانداریە. سڵاو و ڕێز بۆ ئەو دەرفەتێکەوێ مەتان داوە. هەروە سڵاو ڕێز بۆ برانمان لە هەرێمی کوردستان. بەڕاستی لەم ماوەی دواییدا ئەوەی کە ڕووی داوە بابەتێکی ئیستحقاقە بۆ بەدەستهێنانی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیان لەم ماوەی دواییدا. چەندین هەڵمەتی میلی هەبوون، ناڕەزایەتی دەربڕین هەبووە لە پارێزگاکاندا بۆ داواکردنی خزمەتگوزاری، بۆ ئەوەی کەوا بەڕاستی داهات و درامەتی پارێزگاکانی باشووری عێراق بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە دابش بکرێت. ئەوەی کە هەوڵ دەدرێت ئەوەیەکەوە بۆ بەلاڕێدابردننی و بۆ کۆنتترۆلکردنی داهات و درامەتەکانە لەلایەن گەندەڵکارانەوە و داهاتەکەشی دەچێتە گیرفانی گەندەڵکارانەوە. بۆیە دەبینین ماوە دەبین ناڕەزاتی هەیە. بڵێ بەڕێز عامری چی ڕێگرە لەوەی کە خزمەتگوزاریە سەرەتاییەکان پێشکەشی ئەو پارێزگایانە بکرێت؟ بۆ نمونە پارێزگای موسەنایانی تەنانەت خاکەکەی هەرخۆی زێڕە. بەڕاستی زۆرێک لە کۆسپ و ئاڵنگەری هەن. بەڕاستی کۆسپ دەخەنە بەردەم گەیاندنی خزمەتگوزاریەکان، بابەتی گەیاندنی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان. ئەمە چووکە بەدەست حیزبەکانەوەیە. بەڕاستی داهات بەدەست گەندەڵکارانەوەی دەیانەوێت کۆنتترۆلی داهات و درامەتەکەنی پارێزگاکان و پرۆژەکان بکەن. بەڕاستی ئەمەش وای کردووە کە هاوڵاتی باجی ئەو نەبوونی ئەو بابەتانە بدات. بۆ نمونە لە پارێزگای موسەنا خزمەتگوزاریەکان زۆر خراپە لە هەمان کاتدا. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەیە کۆنتترۆلکردنی داهات و درامەتە لە ڕێگەی بەڕاستی بەرپرسانی باڵاوە کە دەیانەوێت بەرپرسانە حیزبی کە دەیانەوێت ئەو داهات و درامەتەی هەیە بۆ خۆیان قۆڕق بکەن، کۆنتترۆلی بکەن. گەلەکەش بە هەژاری ماوەتەوە لە هەمان کاتدا. بۆیە دۆخەکە بم شێوەیە و خراپە، بەتایبەت لە کۆی گشتی پارێزگاکان، بەتایبەت پارێزگاکانی موسەنا. بۆیە پێویستەچی بکرێت چارەسەرێک بۆ دیاردەی گەندەڵی دامدرێت، چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەوەی لە هەمان کاتدا خزمەتگوزاری پێویست بگات بە خەڵکی ئەو پارێزگایانە. بەڵێ ئێستا دۆخی و پارێزگایانە چۆنە؟ ینی هەژاری لە چه ئاستێکدا ئەوەندەی ئێوە لە ناویاندان دایان بینن؟ بەڕاشکاوی دەیڵێ لە سەماوە دەست پێ بکەم تا دەگات تا پارێزگای بەغداد. بەڕاستی هەژاری ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. خەڵکێکی زۆر هەژارە. بەڕاستی دەتوانین بڵێن 150 تا 160 شێ لە هەرێک لە پارێزگاکان. بەڵام دەبینین ڕێژەی جیاوازیش هەیە. دۆخەکە زۆر کارەسەربارە، هەموو شتەکان باس ناکرێت. بەڵام ئێستا شەقامی هێراقی بەتایبەت شەقامی باشووری عێراق بەڕاستی لە حاڵەتێکی تووڕەییدایە. زۆر دۆخی خزمەتگوزاری و بژێوی و خزمەتگوزاریەکان ئاستی هەژاری زۆر بەرزە لەو ناوچانەدا بەراورد لەگەڵ پارێزگا. ئەمەش بەهۆی چییە؟ بەهۆی خراپی ئیدارەدانەوە بەداخەوە. بەرپرسەکان، حیزبەکان، حکوومەت پشتیان کردوەتان پارێزگایانە یاخود لەگەڵ چان وەستاون؟ ببوورە بە کورتی دووارێکەوە. پشت کراوەتان پارێزگایانە لەلایەن حیزبەکان و حکوومەتەوە یاخود نا؟ بە پلەی یەکەم بەڕێز لە هەر هەوڵێکی ناڕەزایی هەیە، هەر هەوڵێکی بەڕاستی دەیانەوێت کەوا ئەمە جۆرێک لە ترسی بڵاوکردنەوە هەیە لە هەمان کاتدا. ئەوەی کە هەیە دەوێت کە ڕێکەوتنێک لەگەڵ ناڕەزە خۆپیشاندەران هەبێت و ئەوانەی بۆ بابەتی چەند گرێبەست. بەڵام ئەم جارە دەبینین هیچ گرێبەستێک، هیچ ڕێکەوتنێک نییە. ئەم جارە جیاوازە. ئەم جارە ناڕەزایەتەکان بەهێزتر دەبن، خۆپیشاندەرەکان بەهێزتر دەبن، چونکە داواکاری خزمەتگوزاریە و بابەتەکە ئەوان دەستیان کردەوە بەسەر درامەتی خەڵک. بەڕێز ئەحمەد عامری ئەندامی هاوپەیمانی بەرگری لە ئازادی و شرۆڤەکاری سیاسی لە بابل زۆر سپاس.